ئەو ئەفدەی کە چووە بۆ بەغدا بە دەسەڵاتەوە چووە. دەسەڵاتەکەی ئەوەیە کە بچێ هەڵوێستەکانی ئێمە و بڕیارەکانی لژنەی باڵای ڕەفراندۆم و حیزبە سیاسیەکان ڕوونکاتەوە بە هیچ شێوەیەک نەبووی هەیە ڕێککەوتن مۆرکە نەبووی هەیە هیچ پێشنیاریک ئێوان ڕەفسکە. ئەگەر پێشنیار یا پرۆژەیان هەیە وەفدەکەی هێنێتەوە بۆ حیزبە کوردستانیەکان و لژنەی باڵای ڕەفراندۆم و ئەگەر پەرلەمان کارا کرایەوە بێگومان ئەچێتە ناو پەرلەمانیش ئەمە. و ئەگەر هیچ پێشنیارێک و هیچ پرۆژەیەک لە بەغانیە بۆ ئەوەی زەمانی بەدیلێکی باشتر بدەن بە ئێمە کە پەرلەمان دواخرا ماوەکی کەم ئەو زەمان و بەدیلە ئەگەر لژنەی باڵای حیزبە کوردستانیەکان و لژنەی باڵای ڕەفراندۆم و زووترین کاتیش پەرلەمان کارەکرایەوە لەناو پەرلەمانیش هەر بەدیلێک کە گرنتی بێ بۆ دەستکەوتەکانی ئەم قۆناغە ساڵێکە 6 مانگە چەندێکە ئەتوانین ڕێکەوین لەگەڵی ئەگەر ئەو بەدیلێکی گونجاو بێ بەدیلێکی گونجاو بێ بێگومان ئێمە بەش بە حاڵی خۆمان بە مەسئولانە مناقشەی بەدیلە گونجاوەکەش ئەەکەین بەڵام بڕیاری ڕەفراندۆم تا ئەم چرکە ساتە لە دەسەڵاتی کەسانیە بتوانێت بیگۆڕێ ئەنجامدانی ڕەفراندۆم.